سێ ڕۆژ بەر لە ئێستا جوان مەڵئاوای لە دایکیەکات و لەگەڵ هاوسەرەکە و پێنج منداڵەکەی کەرکووکیان جێهێشت و بەرەو تورکیا بەڕێکەوتن. بەڵام پاش تەنها یەک ڕۆژ لە مەڵاوایکردنەکەیان هەواڵی خنکانی جوان و هەر پێنج منداڵەکەی گەیشتەوە بە کەسوکاریان. بەپێی سەرچاوەکانی هەواڵی یۆنانی ڕووداوەکە کاتێک ڕوویداوە پۆلیسی دەریاوانی ئەو وڵاتە یەختێکیان بە ژمارەیە کۆچبەرەوە بینیوە بە مەبەستی دەستگیرکردنیان خۆیان کێشاوە بەو یەختەی کە محەممەد و خێزانەکەی و زیاتر لە 50 کۆچبەری تێدا بووە. لە ئەنجامدا یەختەکە وەرگەڕاو و نزیکەی 15 کەس خنکاون کە لەو 15 کەسە 6یان لێ خێزان بوون و تەنها محەممەد کە کاتە هاوسەری جوان ڕزگاری بووە. والله من داوكم لحكومة أم وضعت شاكات بأم خلق ليلة نروى سواء تاسا شر لسر كرسيك أم الله بومن أو الله بومن ريك وندانش اللي بين خطان كلمة شيمانية خلق أبو خوي وضعي كردستان شاكبي وضعي مش شاكبي تو بوشي برين درا أم الله دي خمان وبجيب يالين شي مو خمان لاوك دي بخنكين وبراكم يعني خيزانك يو بيز من داليو حتى يسدون شنو دوسراته براستي واقد دور جاقرين ليونان دوسرت. دایکی جوان بەدڵێکی پڕخەمەوە ڕخنە لەم بەردۆخی ئێستا ئەگرێت کە بە بڕای ئەو هۆکار بۆ کەکچەکەی و پێشنەوەی لە دەستدات تاکە ئومێدیشی گەڕانەوەی تەرمی کچەکەیەتی. وەڵەخوا حافزی لێمان کرد لەگەڵ پیا خۆی دەرچوو ڕۆژ شەمە دەرچوون شەو جمعە ئاوا قڵپۆ بوون ئەم عالەمە قاپی بۆیانەکەنەوە ئەم عالەمە بەن و لەناو بەلەم قڵپیانەکەنەوە سێمەگەرەکمانە بەس جەنازەی کچەکەمان بێتەوە. چلیکن لەترس شەڕ و لەترس ناخۆشی وەڕۆن خۆی و مناڵی پێنج مناڵی. حکوومەت یۆنانی دەڵێ بەهۆی کۆچبەرانی سووریا و عێراقەوە دەریای ئیجە بۆتە گۆڕستانێکی ئاوی کە ڕۆژانە بەهۆی کۆچی هاوڵاتیانەوە بەدەیان کۆچبەر ژێراوەکەون. بەشێکی زۆریشان پاش دەرهێنانیان لە نزیک دەریاکە بەخا گەست پێدرێن چونکە بەشێکی زۆریان بەهۆی خراپی باری داراییەوە کە سوکارەکانیان ناتوانن بیانگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان. محەممەد و خانەوادەکەی بۆ گوزەرانێکی باشتر بڕیاریاندا نیشتیمان بەجێبێڵن. هەرچەندە مەرگ ڕێگەی نەدا بەڵام محەممەد ئەڵێت تەرمی مناڵەکانم ناگەڕێنەوە بۆ نیشتیمان. ڕۆکات جاڤێنارتی کەرکووک.